إنسان سبحان الله يكم جاري قناهي ماصا سعيد النورسي أفرمي لشونك أفرمي احتمال هي إنسان قناهي بكاتو برشته أو اندبل وقيزون بقناهك جاري ترباسم كله لخزمتانا أو أفرة لبنان يعني عندي مقابلات مخونتو لسر أفرة ناپاک داوێنەکان کە مقابلاتیان لە هەندێک گۆڤارە لەگەڵ ئەکرێ ئافرەتە لوبنانیەکان باسی پیاوی کوردەکەن ئەڵێن ئێمە سەرمان سوڕ ئەمێنێ لەوەی پیاوی کورد لە دوای ئەوەی تووشی زینا بێ ئەگریە بۆچی ئەگری طبعا ئەوان سەریان سوڕەمێن ئایا ئەمە بەشێکە لە کولتوری ئەمان ئەبێ دوای ئەوەی کاری سەرجیان کرد لە بڕێ بگرێن طبعا هۆکارەکەی چییە چکە ئولفەت لەناو گوناها دروست نەبووە سەرەتای گوناها زۆر کات حیاتی ئەوانە بخوێندێتەوە کەسێک کە تووشی زینا بووە لە کەسێکە لە کەسەکەی تری داوە چکە پێوا بۆ ئەوە سەبەبێتی ئەو ئافرەتە سەبەبی ئەوە بوو ئەم توش بووە ئەمە هۆکارەکەی چیە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو خاڵە جەوهەریەی کە ئولفەتی بە گوناهەوە نەگرتو هەتا وەکو ئینسان هەز بە پەشیمانی کە هەز بە شەرمەزاری کە هێشتا لە خەیرە کە هیچ گوێ نەدایە لە مەسەلەی گوناها و زۆر ئاسایی و سادە و بەلایەوە زۆر بە تەبیعی ئەو کاتە ئەکەوێتە خەتەرێکی زۆر گەورەوە کە ئەویش بریتە لە خەتەری ئولفەت بە گوناها و هەست نەکردن بە ناشرینی گوناه بەبیرمە هەموو جارێ دۆستێکم ئەبینی جلێکی زۆر شپرز و ناشرین لە بەریا بوو لە فەقێتیەوە نەبوو دوای کەو بە مەلا جلەکانی شپرس ئێمە لە زانکۆیە دەرسمان ئەوتەوە ئەوە ئەم بینی زۆرم پێ ناخۆش ئەو جارە و کاکە بۆ خاتری خوا ئیبا بە کێ سەیری منەکە ئەمە کوڕە چۆر کێ سەیری ئەو بەریەکێکم لەو هەرێکە سەیر دەکەم بۆچم کە ئولفەتی وردە پێوە گرتم و بەو شپرزی ئاهاتە ناو زانکۆ ئوستازێکی گەورەی زانکۆش و عالمێکی زۆر گەورەش یعنی تەسەوور کە هەندێک شتەیە بێتە ئولفەت لە حیاتی ئینسانە وەرە لە ماڵەوە هەر لە کاروباری ژیانی خۆتە تەمەڵ بە شپرزە خانەکەت دەقمەدەوە بە شپرزی فڕێ بدە وردە ئەمە بێتە کەلتور لەلای تۆ کارێکی لێ ئیتر تۆ هەست بەوە ناکەی جلەکانە هەست بە ناشرینی ئەمە ناکەی ئەو جلانەوە چۆ بەسەریەکە واللهی گوناهیش ئەو هەیە یعنی ئینسان ئەگەر هات بە تەرتیب ئاگای لە خۆی نەبوو ئاگای لەوە نەبوو کە ئەم گوناهانە چەند ناشرین لەمە کە ئێشی گوناه لەلای تۆ نەما تۆ کەوتوتە ناو یەکێک لە زەڕەکانی گوناهەوە کە بریتیە لەوەی کە ئولفەتە بە مەعسیەتەوە گرتو